ڕێکەوتی یەکی سەرماوەزی ساڵی 1361 هەتاوی لە کاتێکدا کە تیمێکی ئینفجاراتی پێشمەرگەی کۆمەڵە لە ئاوایی قڕوچە سەر بە ناوچەی سەقز خەریکی کار لەسەر کەلوپەلی تەقینەوە بوون، بۆمبێک لە ناکاو لە دەستیاندا تەقیەوە و 5 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە هەناوەکانی هاوڕێ عەتا قورعانی، هاوڕێ عەباس حەسەنی، هاوڕێ عومەر جەمیانی، هاوڕێ تۆفیق ڕەوزا و هاوڕێ شاپور دێهزەنی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ تۆفیق ڕەوزا ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی کانیعمەد سەر بە ناوچەی سەرشیوی مەریوان لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عومەر جەمیانی ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی تورجان سەر بە ناوچەی سەقاز لەدایک بوو. بەهاری ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەباس حەسەنی ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی قڕوچە سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بوو. بەهاری ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەتا قورعانی ساڵی 1331 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و دەبیرستانی لە شارەکانی بانە و سەقز تەواو کرد و پاشان لە ئەنیستیتیۆی شاری بانە درێژەی بە خوێندندا. ساڵی 1350 هەتاوی خەباتی سیاسی دەست پێکرد و پاش ماوەیەک لەگەڵ چەند هاوڕێیەکی تری لەلایەن ساواکەوە دەستگیر کرا و بە 8 ساڵ زیندان مەحکوم کرا و پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لە زیندان ئازاد بوو. بەهاری ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەتا لە شەڕی 37 ڕۆژەی شاری بانە لە کێوی ئاربابە فەرماندەی بەشێک لەم شەڕە بوو، جاری دووهەم لە شەڕی دارساوێن بریندار بوو. پاش ساڕێژبوونی برینەکەی بەهۆی لێهاتووی هاوڕێ عەتا بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ شاپور دێهزەنی ساڵی 1334 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. دوای شۆڕشی گەلانی ئێران لە گەڵ جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب هاوکاری کرد. هاوڕێ شاپور بە پشتیوانی لە کۆچی مێژووی مەریوان لە ساڵی 1358 هەتاوی لە ڕیزی دەستەیەک لە پێشمەرگەکان لەژێر چاوەدێری و فەرماندەیی هاوڕێ سەلامە ڕەشدا بوو. پاش ئەوەی کە ڕژیمی داگیر کرد بەسەر شارەکانی کوردستاندا زاڵ بوو، وەک بەرپرسی دەستەیەکی نەهێنی لە ناو شاری سنا سازماندرا. بەڵام بەهۆی داخوازی کۆمەڵە هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە. ساڵی 1361 هەتاوی بوو بە فەرماندەی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. ڕێکەوتی دوی سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ فەزیلەت دارایی خوێندکاری شۆڕژگێڕ و تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە زیندانی شاری سەقز لەلایەن جەنایەتکاران و جەلادانی کۆماری ئیسلامی بەو پەڕی وەحشی گەریەوە لە تەمەنی 17 ساڵیدا تیرباران کرا. هاوڕێ فەزیلەت دارایی
ساڵی 1343 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. لە کاتی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و وەک هەڵسوڕاوێک لە ناو خوێندکاران خەریکی سازماندانی ڕیزی خوێندکاران بوو. لە کاتی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان لە بەهاری ساڵی 1359 تاوی هاوڕێ فەزیلەت لە ناو شاری سەقز لە گەیاندنی یارمەتی بە سەنگەری پێشمەرگەکاندا دەورێکی باڵای گێڕا. پاش ئەوەی کە شاری سەقز لەلایەن هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی داگیر کرا و پێشمەرگە لە ناو شار هاتە دەرەوە، هاوڕێ فەزیلەت وەک هەڵسوڕاوێکی تەشکیلات نهێنی کۆمەڵە هەر لە شار مایەوە و درێژەی بە خەبات و تێکۆشانی خۆیدا. لە ڕۆژی 12 مانگی گەلاوێژی ساڵی 1360 تاوی هاوڕێ فەزیلەت لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا و کەوتە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی. جەلادانی کۆماری ئیسلامی هیچ کات نەیانتوانی ورەی بەرز و مقاومەتی شۆڕژگێڕانەی ئەو ژنە تێکۆشەرە و تێک بشکێنن. ڕێکەوتی سەی سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕێکدا لە ئاوایی دەل سەر بە ناوچەی هەورامان لە نێوان هێزەکانی سپای ڕزگاری و پێشمەرگەکانی کۆمەڵە دوو پێشمەرگەی قارەمان و تێکۆشەری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ساڵح نادری و هاوڕێ عەلی گوڵچینی گیانی ئازیزیان بەخەت کرد. هاوڕێ عەلی گوڵچینی ناسراو بە سەلاحەڕەش ئەندامی لێهاتوو فیداکاری کۆمەڵە ساڵی 1326 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. هاوڕێ عەلی بەهۆی کاروباری سیاسی دوو جار لەلایەن ساواکەوە دەستگیر کرا. جاری دووهەم حکمی ئیعدامی بۆ دەرچوو. ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی بووە هۆی ئەوەی کە هاوڕێ عەلی لە زیندان ئازاد بێت. پاش ئازادبوونی لە زیندان لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی هەستەی ئارمانی زەحمەتکێشانیان دامەزراند و ساڵی 1358 تاوی لەگەڵ هاوڕێیانی هەستەکە هاتنە ناو ڕیزی تەشکیلاتی کۆمەڵە و بەهۆی لێهاتووی و فیداکاریەوە بوو بە یەکێک لە فەرماندە نیزامیەکانی کۆمەڵە لە شاری سنە و بەشێک لە شەڕی 24 ڕۆژەی سنەی فەرماندەهی کرد. هاوڕێ ساڵح نادری لە ئاوایی بۆڕیەر سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە لەدایک بوو. ساڵی 1355 تاوی لە تاران لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنا بوو لەم پەیوەندەدا درێژەی بە کچالاکی سیاسیدا. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و ساڵی 1358 تاوی بەڕەسمی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سەی سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی ئەوین تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ محەممەد محەممەدی تیرباران کرد. هاوڕێ محەممەد محەممەدی ساڵی 1335 تاوی لە یەکێک لە شارەکانی ئازەربایجان لەدایک بوو. هەڵسوڕانی سیاسی خۆی لەگەڵ چوون بۆ دانیشگای سەنعەتی تاران دەست پێ کرد. ئەو یەکێک لە هەڵسوڕاوانی خەباتی دانیشتجوویی لە شاری تاران بوو. بە دوای ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە یەکێتی مبارزانی ڕێگای ڕزگاری چینی کرێکارەوە گرت و
پاشان چووە نێو ڕیزی سازمانی ڕەزمەندەکانەوە. ساڵی 1359 تاوی یەکێک لە بەرپرسانی ئەو سازمانە لە کوردستان بوو. پاشان هاوڕێ محەممەد پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی سەی سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ ناجی غەفووری هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە ساڵی 1334 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. هاوڕێ ناجی لە دەورانی دەبیرستان لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بووە و لەگەڵ چەند هاوڕەیەکی هەستەیەکی چەپی خەباتکاریان پێکێنا و لە ڕاکێشانی خوێندکارانی ئەو سەردەما بەرە و خەبات و تێکۆشان لە دژی نظامی دیکتاتۆریشە دەوری جێرا. هاوڕێ ناجی ساڵی 1358 تاوی خەبات و تێکۆشانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و لە تەشکیلاتی نهێنی کۆمەڵەدا ئەرکی سیاسی و شۆڕژگێڕانەی بەڕێوە بردو لێ هاتوانە و بەو پەڕی دڵسۆزی و فیداکاریەوە ئەرکەکانی بەڕێوە دەبر. یەکێک لە ڕۆژەکانی مانگی خەزەڵوەری ساڵی 1360 تاوی هاوڕێ ناجی لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمی ئیسلامیەوە دەستگیر و زیندانی کرا. ڕێکەوتی سەی سەرماوەزی ساڵی 1361 هەتاوی 5 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ قادر ڕەشید ئازەر، هاوڕێ محەممەد یاعقوبی، هاوڕێ مەناف بەدیعی، هاوڕێ ئیبراهیم ئیلخانی زادە و هاوڕێ کەریم سووری بەهۆی تەقینەوەی مەوادی منفەجرە لە مەقڕی ئاوایی تازەقەڵا سەر بە ناوچەی بۆکان گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ قادر ڕەشید ئازەر بەرەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1340 تاوی لە ئاوایی ئاجیکەن سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی و پێکاتنی جەمعیەتەکان بە ئیبتکاری کۆمەڵە هاوڕێ قادر لە یەکێک لە جەمعیەتەکاندا لە شاری بۆکان درێژەی بە چالاکی سیاسیدا. پاش ئازادبوونی شاری بۆکان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک بوو بە پزیشکیاری دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ قادر فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ئیبراهیم ئیلخانی زادە ساڵی 1334 هەتاوی لە شاری بۆکان لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری بۆکان وەرگرت و بۆ درێژەدان بە خوێندن لە زانکۆی ورمێ وەرگیرە. بەهۆی کاروباری سیاسی وازی لە خوێندن هێنا. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم سووری لە ئاوایی قوڕەبەراز سەر بە ناوچەی فەیزوڵابەجی بۆکان لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەناف بەدیعی ساڵی 1340 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش گیرانی شارەکانی کوردستان لەلایەن داگیرکەرانی کۆماری ئیسلامی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و بەهۆی ئەوەی کە لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی شناسایی کرا بە بڕیاری تەشکیلات هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ محەممەد یاعقوبی ساڵی 1340 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری بۆکان وەرگرت و بۆ درێژەدان بە خوێندن لە دانشکدەی کشاوەرزی ورمێ وەرگیرە. پاش ڕووخانی ڕژیمی شاو پێکاتنی جەمعیەتەکان
هاوڕێ محەممەد خەباتی خۆی بەم جەمعیەتانەوە گرێدا و پاش دەست پێکردنی شەڕی داسەپاوی کۆمەری ئیسلامی بۆ سەر خەڵکی کوردستان هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سەی سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی ئیسەوڵی سەر بە ناوچەی مەریوان. لە جەریانی بەرەنگاری ئەم هێرشە دڕندانەی ڕژیم هاوڕێ شەهریار مودەڕەسی ناسراو بە عەبدوڵڵا ئەندامی کومیتەی بەشی خاو میراوەی ناوچەی مەریوان گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ شەهریار مودەڕەسی ناسراو بە عەبدوڵڵا ساڵی 1335 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری سنە وەرگرت و ساڵی 1354 هەتاوی بۆ درێژەدان بە خوێندن لە زانستگا وەرگیرا و هەر لەوێ لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە و لە زۆربەی جەولە سیاسی و نیزامیەکانی جنوبی کوردستاندا بەشداری کرد. هاوڕێ شەهریار ئەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی بەشی خاو میراوای مەریوان بوو. ڕێکەوتی سەی سەرماوەزی ساڵی 1382 هەتاوی دوو تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە لە ئاوایی کانی بداخ سەر بە ناوچەی پیرانشار کەوتنە گەمارۆی هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی و لە جەریانی شەڕێکی نابەرابەردا هاوڕێ واحید یوسفی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سەعید بەیاز برای شەهید بایزید بەیاز بە برینداری بەدیل گیرا و بەدەست جەنایەتکارانی کۆماری ئیسلامیەوە تیرباران کرا. هاوڕێ واحید یوسفی هاوڕێ سەعید بەیاز ڕێکەوتی چواری سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ خالید غەفوری کادری تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە بەهۆی ڕووداوی ماشێنەوە لە یەکێک لە ئاوایەکانی شاری بانە لە کاتی بەڕێوەبردنی مەعموریەتێکی تەشکیلاتی گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ خالید غەفوری ساڵی 1338 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. پاش تەواوکردنی خوێندن بوو بە معەلیمی یەکێک لە ئاوایەکانی شاری بانە. دوای هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی هەڵسوڕانی شۆڕشگێڕانەی خۆی لە پەیوەند لەگەڵ کۆمەڵەدا دەست پێ کرد و لە شەڕی ناوشاری بانە و مقاومەتی خەڵکی ئەم شارە چالاکانە بەشداری کرد. بە پاشەکشەی پێشمەرگەکان لە شاری بانە ئەوی شاری بەجێهێشت. دوای ماوەیەک گەڕایەوە بۆ شار و بەنەهێنی درێژەی بە خەباتی خۆیدا و پاش ماوەیەک دووبارە بەهۆی کەوتنە بەر چاوەدێری بەکرێ گیراوان ناچار شاری بەجێهێشت. ڕێکەوتی چواری سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی ترکانباغ سەر بە ناوچەی دیواندەرە لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ ڕەجەب عەلی ڕەمەزانپور گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەجەب عەلی ڕەمەزانپور لە ناوچەی تیکاب لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی چالاکانە بەشداری کرد و ساڵی 1360 هەتاوی بۆ درێژەدان بە خەباتی سیاسی خۆی
هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. بەهۆی لێهاتووی و دڵسۆزیەوە پاش ماوەیەک بوو بە بەرەندامی کۆمەڵە و پاشان بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵی پێسپێردرا. ڕێکەوتی پێنجی سەرماوەزی ساڵی 1364 هەتاوی کادرێکی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد قەوامی بە هۆی ڕووداوی ماشێن لە نزیک شاری سنا گیانی ئازیزی لە دەستدا. هاوڕێ محەممەد قەوامی لە شاری سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە سازمانی پەیکارەوە گرت و چالاکانە لە شەڕی 24 ڕۆژەی سنە بەشداری کرد. ساڵی 1360 هەتاوی لەلایەن بەکرێ گیراوانەوە دەستگیر کرا و پاش ئازادبوونی لە پاییزی ساڵی 1360 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. بەڵام بەداخەوە پاش ماوەیەکی کورت دووبارە دەستگیر کرا و بۆ ماوەی 13 مانگ لە زیندان گیرا و پاش ئازادبوونی دیسان سەر لە نوێ پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە چالاکی سیاسیدا. ڕێکەوتی شەشی سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی فڕۆکەکانی ئەرتەشی کۆماری ئیسلامی، ئاوایەکانی میراوێ، خدراوێ، بەیلوکە، چەکۆ و سپیکانی ناوچەی سەردەشتیان بە توندی بۆمباران کرد و زەرەر و زیانێکی ماڵی و گیانیان بە خەڵکی ئەم ئاواییانە گەیان. لە جەریانی ئەم بۆمبارانەدا دوو کەس بە ناوەکانی حەمەلا و کوڕی کاک خدر و محەممەد ئەمین شەفیعی لایەنگری دڵسۆزی کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد ئەمین شەفیعی لە ئاوایی گردکشانە سەر بە ناوچەی پیرانشار لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە چالاکی سیاسیدا. ساڵی 1358 هەتاوی دووکانی دووچەرخەسازیەکەی لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی تاڵان کرا و هاوڕێ محەممەد ئەمین لەگەڵ ژن و سێ منداڵەکەی ناچار شاریان بەجێشت و لە ئاوایی میراوێ نیشتەجێ بوو. ڕێکەوتی شەشی سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی ستونێک لای هێزەکانی کۆماری ئیسلامی لە شاری دیواندەرەوە هێرش دەکەنە سەر ئاوایی کاقوڵی لە نزیک شاری دیواندەرە. ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاوە ڕوبەڕوو دەبنەوە. ئەم شەڕە لە سەعاتی 2:30 بەیانیەوە دەست پێ دەکات و 5 ئێوارە کۆتایی پێدێت. لە جەریانی ئەم شەڕەدا زیاتر لە 50 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون و خەسارەتێکی بەرچاویان لێکەون. لەم شەڕەدا هاوڕێیان عەتا قەمەری و ڕەعوف محەممەدپور گیانی ئازیزیان بەخت کرد و هاوڕێ مەسعود محەممەدی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بریندار بوو کە ئەویش پاش هەفتەیەک بەرەنگاری لەگەڵ مەرگ بەهۆی توندی برینەکانی لە 13 سەرماوەز گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەتا قەمەری ساڵی 1336 هەتاوی لە ئاوایی کوتێک سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. پاش تەواوکردنی خوێندن لە ئاوایەکانی دیواندەرە دەستی کرد بە کاری معەلمی.
هاوڕێ عەتا یەکێک لە هەڵسوڕاوانی دیفاع لە جووتیارانی ناوچەکە بوو. ساڵی 1359 تاوی لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا. دوای ماوەیەک ئازاد کرا و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. فەرماندەی پەل دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ عەتا بوو. هاوڕێ ڕەعوف مەحەممەدپور ساڵی 1343 تاوی لە ئاوایی نسارە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕی ناوچەی دیواندەرەدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ مەسعود مەحەممەدی ساڵی 1340 تاوی لە شاری سنە لەدایک بوو تا دەورەی نەزەری هەر لەم شارە درێژەی بە خوێندندا. لە جەریانی شۆڕشی ساڵی 1350 تاوی بریندار بوو. ساڵی 1350 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک بەهۆی لێهاتووی فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی پێسپێردرا. ڕێکەوتی شەشی سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی مەریوان لە عملیاتێکدا بۆ گرتنەوەی پایەگەی ئاوایی چۆڕ زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەسکەندەر خۆشەنگۆشت جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەسکەندەر خۆشەنگۆشت ساڵی 1330 تاوی لە ئاوایی کەڕاوە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1350 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە خەباتی سیاسیدا. ساڵی 1360 تاوی بە هۆی شناسایی کرانی لەلایەن ڕژیمەوە هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی شەشی سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایەکانی ناوچەی مەهاباد و پێشمەرگەکانی کۆمەڵە لە نیزیک ئاوایی خراجۆ سەر بە ناوچەی مەهاباد بەرەنگاری ئەم هێرشە بوون و لە ئاکامی شەڕێکی سەخت و خێناوی زەبرێکی قورسیان لە هێزی دوژمن وەشاند. لە جەریانی ئەم شەڕەدا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ تاهیر خورشیدی و هاوڕێ کەماڵ ڕەحمانپور و هاوڕێ حوسێن خالیدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ تاهیر خورشیدی ئەندامی کۆمەڵە ساڵی 1339 تاوی لە ئاوایی حاجی خۆش سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری مەهاباد وەرگرت. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک بەهۆی لێهاتووی بوو بە فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. هاوڕێ کەماڵ ڕەحمانپور ساڵی 1343 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. بەهاری ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە چەندین شەڕ و عەمەلیاتی ناوچەی موکریاندا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ حوسێن خالیدی ناسراو بە حوسێنە چکۆل ساڵی 1345 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە چەندین عەمەلیاتی ناوچەی شنۆ و مەهاباد بەشداری کرد. ڕێکەوتی شەشی سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاوە
پاش تێپەڕکردنی چەندین ناوەندی نظامی کۆماری ئیسلامی مەقەڕی گوڕی زەربەتی زەڕینە هەڵکەوتوو لە نێوان جادەی سەقز دیواندەرەیان گرتەوە. ئەم ئەمەلیاتە ساعات 11 شەو دەستی پێکرد و 12:30 شەو کۆتایی پێهات. لەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و 9 کەسیشیان لێ بەدیل گیرا و چەک و تەقەمەنێکی بەرچاو کەوتە دەستهێزی پێشمەرگەوە. لە جەریانی ئەم شەڕە قارەمانانەیەدا 3 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ خالید ویلایەتی و هاوڕێ خالید ئارایش و هاوڕێ عەلی محەممەد زادە گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ خالید ئارایش ساڵی 1343 تاوی لە شاری تیکاب لەدایک بوو. بەهاری ساڵی 1363 تاوی لە سەربازی هەڵات و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش مەرگی هاوڕێ خالید دایکی ئەم هاوڕێیە لە کاتی بازجووی کەوتە بەرهێرشی بەکرێگیراوان و تیرباران کرا. هاوڕێ خالید ویلایەتی ساڵی 1345 تاوی لە ئاوایی دەواخ سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1361 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ ماوەی 3 مانگ دەستگیر کرا. پاش ئازادبوونی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ خالید بەرپرسی سیاسی تیم و پزیشکیاری پەل. هاوڕێ عەلی محەممەد زادە ساڵی 1335 تاوی لە ئاوایی خۆشقشلاق سەر بە ناوچەی سەقەز لەدایک بوو. وەک پێشمەرگەیەکی ئازا و لێهاتوو لە چەندین شەڕ و عەمەلیاتی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی حوتی سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی لە شەڕێکی سەخت و درێژخایەن لە نێوان هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی کانی چەرم و سەر بە ناوچەی هەوشاری دیواندەرە هێزەکانی ڕژیم وەکو هەر جارێک زەبرێکی گەورەیان لێکەوت و پیلانەکانیان پوچەڵ کرایەوە. ئەم حەماسەیە بە خوێنی 5 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ قادر بەهرامی فەرماندەی هێزی کاوە، هاوڕێ جەعفەر کەمانگەر، هاوڕێ سابیر مەحەممەدی، هاوڕێ شەریف خودامورادپور و هاوڕێ جەعفەر کرماشان گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ قادر بەهرامی ساڵی 1335 تاوی لە ئاوایی قەڵاڕیانە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. با هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامی و هێرشی هێزە نیزامیەکان بۆ سەر خەڵکی کوردستان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئامادەبوون بۆ بەڕێوەبردنی هەموو مەعموریەتێکی تەشکیلاتی و لێ هاتووی لە کاروباری نظامی ببوو بەهۆی ئەوەی کە مەسئولیەتی نظامی ناوچەی دیواندەرە و بگرێتە ئەستۆ. هاوڕێ قادر ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کمیتەی ناوچەی دیواندەرە. ئاخرین مەسئولیەتی ئەم ئازیزە لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا فەرماندەهی گوردانی چیا بوو کە بە کارزانی و هەز بە بەرپرسایەتیەوە بەڕێوەی دەبرد. هاوڕێ جەعفەر کەمانگەر ساڵی 1344 تاوی لە ئاوایی ئافریانی ژوور و لە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕووخانی ڕژیمی شاو هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی، هاوڕێ جەعفەر لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و شۆڕش لە شاری سناخەباتی سیاسی خۆی دەست پێ کرد.
هاوینی ساڵی 1359 تاوی هاوڕێ جەعفەر هاتە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و بە نیشاندانی لیە هاتووی و کارزانی خۆی کرایە فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. لە پەلامارێکی کەمیانەی ڕۆژی 1 گوڵانی ساڵی 1362 هەتاوی بۆ سەر پایەگەی بەکرێگیراوانی ڕژیم لە ئاوایی تازاوە هاوڕێ جەعفەر فەرماندەیی واحدی پێشڕەوی بوو. وەک نەیزەیەک بە جەرگی دوژمندا چەقی و سەنگەرەکانی دوژمنی یەک لە دۆی یەک تەفر و تونا دەکرد و ڕێگای پێشڕەوی هاوڕێیانی خۆش دەکرد. هاوسەنگەرانی دەیجێڕنەوە لە کاتی برینداربوونی یەکێک لە پێشمەرگەکان هاوڕێ جەعفەر لە نێو ئەو گول لە بارانەدا نوشتایەوە و نێوچاوانی هاوڕێی برینداری ماچ کرد و دیسان بەرەو پێش هەنگاوی هەڵگرت. هاوڕێ شەریف خودا مرادپور ناسراو بە شەریف بێساران ساڵی 1333 تاوی لە شاری سنا لەدایک بوو. سەردەمی قیام خەباتی سیاسی خوێندکارانی لە دژی ڕژیمی شا سازماندا و دەوری بەرچاوی هەبوو لە پێکێنانی شوڕای دانیژامۆزی و معلمی و شوڕای شار لە کامیاران. پاژماوەیەک بوو بەلایەنگری فیداکاری کۆمەڵە. هاوڕێ سابیر محەممەدی، هاوڕێ جەعفەر کرمانشا، ڕێکەوتی حوتی سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی هاوڕێ حەبیبوڵڵا ئەمجەدیان پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە جەریانی پوچەڵکردنەوەی مینێک لە ئاوایی تەورێز خاتون سەر بە نەوچەی دیواندەرە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حەبیبوڵڵا ئەمجەدیان لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1356 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسی و هەڵسوڕاوانە لە شۆڕشی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شا بەشداری کرد. پێش سەرکەوتنی شۆڕشی 1357 تاوی لەلایەن ڕژیمی شاوە لەسەر کار دەرکرا بوو. هەر بۆیە ڕووی کردە کرێکاری و لەو دەورەیەدا لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە پەیوەندی گرت و لەگەڵ کاکشوان کۆڕێکی چەکدارانەیان لە دژی کۆنەپەرستان بۆ دیفاع لە دەستکەوتەکانی شۆڕشی 57 تاوی پێکێنا. دوای شۆڕش با ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. لە شەڕەکانی بەرگریدا بەشداری چالاکانەی کرد. لە بەشی ئینفجارات دەوری دیت و دەستی کردەوە بە فێرکردنی پێشمەرگەکانی کۆمەڵە. ڕێکەوتی حوتی سەرماوەزی ساڵی 1364 هەتاوی لە کاتی بەرپەرزدانەوەی هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئاوایی پیروێنز سەر بە ناوچەی فەیزوڵا بەجی سەقز سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عەبدوڵڵاه کەیخوسرەوی و هاوڕێ عوسمان لوتفی و هاوڕێ توبا فەیزی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵاه کەیخوسرەوی ساڵی 1336 تاوی لە ئاوایی قەڵاگە سەر بە ناوچەی سەقاز لەدایک بوو. ساڵی 56 و 57 هاتە ناو جەرگەی خەباتی سیاسی و هەڵسوڕاوانە بەشداری لە شۆڕشی ساڵی 57دا کرد. هەر لەو ساڵانەدا لەگەڵ چەند کەس لە هاوڕێیانی تەشکیلاتێکیان پێکێنا کە خۆیان ناو نابوو مارکسیست. لە بەهاری ساڵی 1358 تاوی لە کاتی یارمەتی گەیاندن با زەحمەتکێشانی مەرگەوەڕ و تەرگەوەڕ کە کەوتبوونە شەڕ لەگەڵ دەرەبەگەکان بە بڕێک چەک و تەقەمەنیەوە لە نزیک شاری ورمیە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە گیرا. دوای ماوەیەک لە کاتی بردننیدا بۆ دادگا لە شاری زەنجان هەڵدێ و دەگەڕێتەوە کوردستان. ساڵی 1360 تاوی پەیوەندی کردەوە بە تەشکیلاتی کۆمەڵە و دوای ماوەیەک هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە.
هاوڕێ عوسمان لوتفی لە ئاوایی کولتەپەی قورمیش سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. دوای ڕاپەڕین هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. دوای ماوەیەک لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵا پەیوەندی گرت و وەک تێکۆشەرێکی کۆمەڵات دەستی بە هەڵسوڕانی سیاسی خۆیدا. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە ناوچە جۆرە جۆرەکانی کوردستان دەوری نوان. دوای ماوەیەک فێری خوێندن و نووسین بوو، چالاکی سیاسی خۆی زیاتر کرد. هاوڕێ توبا فەیزی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی یەکشەوە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. زەحمەتکێشانی ئاوایی یەکشەوە هیچ کاتێک سیمای خۆشەویستی ئەم کچە زەحمەتکێشە لە یاد ناکەن کە چلۆن لە سەرمای سەختی زستان و لە گەرمەی هاویندا شان بە شانی زەحمەتکێشانی دیکەی ئاوایەکەیان هەڵدەسوڕە. سەرەتاکانی دەستپێکردنی ڕاپەڕینی گەلانی ئێران بە دژی ڕژیمی پاشایەتی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و وەک کەسێکی شۆڕژێر و لێهاتوو لە زۆربەی کۆڕ و کۆمەڵی لاوانی ئاوایەکەی خۆیاندا بەشداری کرد. هاوکات لەگەڵ دەستپێکردنی خەباتی ئاشکرای کۆمەڵە لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی ئاشنایی پەیدا کرد و هەل لەو سەردەمەشدا بوو کاڵسوڕانی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و وەک هەڵسوڕاوێکی ماندوو نەناز درێژەی بە تێکۆشانی خۆی لە ئاراستەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستاندا. بەهاری ساڵی 1362 تاوی هاوڕێ توبا لە درێژەی هەڵسوڕانی بێوچانیدا پەیوەست بوو بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 31 بۆکان سازماندرا. لە دەورانی پێشمەرگایەتی خۆیدا هاوڕێ توبا چەندین بەرپرسایەتی لەوانە بەرپرسایەتی تەدارکاتی پەل و بەرپرسایەتی مخابراتی پەلی لە ئەستۆ بوو کە ئەم ئەرکانەشی وەک باقی ئەرک و کارە پێس پێردراوە تەشکیلاتیەکانی بەو پەڕی لە خۆ بردوویەوە بەڕێوە برد.